سەبارەت بە کریسمس چ دەزانن؟ سلااو هاوڕێیان، ئێرە ستۆدیۆی بلینگۆیە. ئەم نیشسم کۆجەهانگیریم لەو بەشەدا دەمهەوێ باسی کریسمس بکەم. تکایە تا کۆتا لەگەڵم بە و لایک و کۆمنتیشتان لەبیر نەچێت. ئەگەر دەتوانن سابسکرایبمان بکەن و زەنگوڵەکەش هەڵکەن بە پێش هەموو کەس ڤیدیۆکە ببین و پاڵ پشتێک بن بۆ ئێمەش. مانگی دێسامبر بۆ مەسیحیەکان مانگی هاتنی ساڵی تازەیە و مەسیحیەکان بەڕازاندنەوەی داری کاج خۆیان بۆ سەری ساڵی زاینی ئامادە دەکەن. لەم بابەتەدا بە کورتی باسی کریسمس دەکەین. کریسمس و لەدایکبوونی مەسیح. لەگەڵ ساڵ ڕۆژی لەدایکبوونی مەسیح کریسمس دەست پێ دەکات و تا جەژنی خارج شۆرەکان درێژەی هەیە. 12 ڕۆژە کە لە 25 دێسامبڕ تا 6 ژانویە بەردەوامە. لە زۆربەی وڵاتەکان بە تایبەت ئەمریکا و کەنەدا کریسمس وەکو یەکێک لە گرنگترین بۆنەی مەسیحیەکان لە ئەژمار دێت. ئەم ڕێوڕەسمە لە ڕاستیدا بۆنەیەکی ئاینی بوو، بەڵام لە سەرەتای سەدەی 20ڕ بە شێوەیەکی تر چاویان لێکرد کە زۆر لە ڕێوڕەسمی ئاینی ناچێ. ئەم جەژنە تایبەتمەندیهایەکی هەیە و هەروەها هێماگەلێکی وەکو داری کریسمس و بابا نۆئێل و گۆرەوی و دیاریەکان لەم ڕۆژەدا خۆشیەکانی زۆرتر دەکات. جەژنی کریسمس بۆ زۆربەی خەڵک دەرفەتێکە بۆ کۆبوونەوە و لەلای یەکبوون. کریسمس ئیڤ یا شەوی کریسمس چییە؟ هەرکە نێوی کریسمس دەبیستین کریسمس ئیڤیشمان گوێ لێ دەبێت. شەوێک پێش هاتنی کریسمس واتە 24 دێسامبر کە لەگەڵ خۆراوەبوون و بەلێدانی ناقوس یا گازەنگ دەست پێ دەکرێت. لەم شەوەدا چێشتایەکی تایبەت و خۆش ساز دەکەن و ئەندامانی بنەماڵە بە دوعا و نزا و شادی ئەو شەوە لەلای یەک تێپەڕ دەکەن. ئەندامانی زۆربەی کلیسا ئۆرتۆدۆکسەکانی ڕۆژی 25 دێسامبر بە بۆنەی لەدایکبوونی عیسای مەسیح جەژن دەگرن. بەشێک لە ئۆرتۆدۆکسەکانی رووسیا و ئۆکراین بە پێی ڕۆژمێری جولیەن 7 ژانویە جەژنی کریسمس بەڕێوە دەبن. کلیسای حەواری ئەرمەنیش بە پێی نەریتێکی تایبەت ڕۆژی لەدایکبوونی مەسیح و هەروەها ڕۆژی سەرانشۆیی مەسیح لە 6 ژانویەدا جەژن دەگرن. لە هەر حاڵدا هەر ڕۆژێک بێت لە ڕوانگەی مەسیحیەکان عیسا کوڕی خودایە و ڕۆژی لەدایکبوونی گرنگایەتێکی زۆری هەیە. بە پێی قسەی ئاگۆستین بەهۆیەکی هێماییەوە عیسا مەسیح بڕیاریدا کە لە کورتترین ڕۆژی ساڵدا لەدایک بێت کە هاوکاتە لەگەڵ هەڵگەڕانەوەی زستان لە دەمژمێری ڕوومیدا، واتە لە 25 دێسامبردا لەدایک بوو کە کورتترین ڕۆژی ساڵە و دواتر ڕۆژەکان درێژ دەبنەوە و ڕووناکی ڕوو لە زۆربوون دەکات. ئەستێرەی بەید لەحم چییە؟ ئەستێرەی بەید لەحم ئەستێرەیەکی گەشاوەیە کە سێ پیاوی زانای لە ڕۆژهەڵاتەوە هێناوەتە لای عیسا مەسیح و بە پێی کتێبی پیرۆزی مەسیحیەکان ئەم سێ پیاوە بە بۆنەی لەدایکبوونی عیسا دیاریان بۆ هێناوە. بەڕێوەبردننی جەژنی کریسمس لە وڵاتانی مەسیحیدا بە پێیدا بوونەریتەکەیان جیاوازیهایەکی هەیە، بەڵام خاڵە هاوبەشەکانی ئەم ڕێوڕەسمە ئەوەیە کە بۆ جەژنی لەدایکبوونی عیسا دەچن بۆ کلیسا و لە ماڵەکانیاندا داری کاج دەڕازێنەوە. بابا نۆئێل کەسایەتێکی پیر و مێهرەبان کە بەجلی سوور و ڕیشێکی سپی و زۆرەوە لە ڕۆژانی کریسمسدا دەبیندرێت و چەندی نێوی هەیە کە بابا نۆئێل و سانتا کلۆز و سنت نیکۆلاس ناسراوترینەکەیانن. بابا نۆئێل کێیە؟ لە سەدەی 4 زاینیدا قەشەیەکی ئاسیای چووک تورکیەی ئێستا لەبەر ئاکار و هەڵسوکەوتی چاکی لەگەڵ منداڵان ناسرا و ئەم کەسایەتیە دواتر بە سنت نیکۆلاس یان نیکۆلاسی پیرۆز بەناوبانگ بوو و لە وێنەکانی سەدەی ناوەڕاست و سەردەمی ڕۆنێسانس بە شێوەی پیاوێکی باڵا بەرز و ئاکار چاک نیشاندراوە و تا سەدەی 16 لە 6 دێسامبردا جێژنێکی تایبەتیان بۆ بەڕێوە دەبرد، بەڵام دواتر تەنیا پرۆتێستانەکانی هۆڵاند جێژنیان بۆ دەگرت. هەروەها چیرۆکێک هەیە کە دەڵێت دیاریەکانی بابا نۆئێل لە کارگای دروستکردنی ئەسپابازی منداڵان لە جەمسەری باکوور واتە قوتبی شومال ساز دەبن. بە پێی ئەفسانەکان بابا نۆئێل بە عەرەبانەیە کە گەوەزنەکان ڕایدەکێشن لە هەموو دنیادا دەگەڕێت و دیاریەکانی بڵاو دەکاتەوە. بابا نۆئێل هێمایەکە و لە ڕاستیدا ئەندامانی بنەماڵەیە کە بۆ یەکتر دیاری دەکڕن، بەڵام ئێستاش بابا نۆئێل لە جێژنی کریسمسدا دیاریهایەک بڵاو دەکاتەوە و خەڵکیش وێنەی لەگەڵ دەگرێت. داری کاج. کاج هێمایەکی کریسمسە کە لە سەدەکانی پێشوودا بە موم و ئێستا بە چراو گوڵ دەیڕازێنەوە کە ئاخێزگەکەی لە وڵاتی کوردستانە و زۆربەی ئوروپایەکان ئەمدارە پەسەند دەکەن کە بۆنێکی خۆش و گەڵایەکی جوان و شێوەیەکی کلاسیکی هەیە. گۆرەوی کریسمس
گۆرەویەکی درێژ کە منداڵەکان کاتی خەوتنیان لە شەوی کریسمەسدا لە دیوەکەیان دایدنێن کە بۆیان پڕ دەکرێت لە دیاری. مۆم زۆربەی خەڵک لەم ڕۆژەدا مۆم هەڵدەکەن، بەشێکیان لە ماڵ و هەندێکیشیان لە کلیساکاندا، بە شێوەیە کە لەم ماوەیەدا 5 مۆم دادەنێن و لە یەکەمین یەکشەممەڕە هەر یەکشەممەیەک مۆمێک هەڵدەکەن کە هەر کام لەو مۆمانە هێمای شتێکن بۆ وێنە یەکەم شەمع بە یادی دوابینەکانی پیشکوو لەدایکبوونی مەسیح و مۆمی پێنجەم هێمای ئیسا مەسیحە کە ڕووناکی هێناوەتە سەرزەوی. بابزانین لە وڵاتانی تر چۆن پێشوازی لە کریسمەس دەکەن. کریسمەس لە هێند ئەگەرچی کریسمەس جەژنی مەسیحیەکانە، بەڵام لە هێند وەکو مەراسمێک بۆ خۆشی و شادی بەڕێوە دەچێت کە بەناوبانگترینیان لە شاری گۆوایە و گەشتیارانێکی زۆر بۆ چاولێکردنی ڕوو لەم شارە دەکەن. کاتۆلیکەکان لە گۆوا لە بۆنەیەکی سونەتی و خۆماڵیدا بەنێو میسا و گالۆ یان قەلەڕەشە و کەڵەبا بەشداری دەکەن کە لە بەیانیدا بەڕێوە دەچێت. هەروەها ڕۆژێک پێش کریسمەس خەڵکی کاراکاس پایتەختی ڤێنزوێلا بەیانیان زوو بۆ یەکێک لە گرنگترین جەژنەکان خۆ ئامادە دەکەن و لە ماڵڕا تا کلیسا بە ئسکەیت دەڕۆن. ڕۆیشتن بە ئسکەیت لەم ڕۆژەدا ئەوەندە گرینگە کە شەقامەکان دەبەستن تا خەڵک بەبێ گرف بتوانن بچن بۆ کلیسا. ئەم جەژنە بۆ دانیشتوانی کاراکاس زۆر خۆش و دڵڕفێنە. لە شاری سان فێرناندۆی فیلیپینیشدا فێستیڤاڵی چراکان بەڕێوە دەچێت کە خەڵک پێشوازێکی زۆر تایبەتی لێ دەکەن. ئایا تا ئێستا ئێوە بەشداری جەژنی کریسمەستان کردووە؟ کام بەشەی ئەم جەژنەتان پێخۆشترە؟ ماندوو نەبی هاوڕێی خۆشەویستم، سپاس کە تاکۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێ وەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵ ئێمە دەبینیت، تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی، تکایە بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆست و ڤیدیۆت بۆ ئامادە بکەین.